خەڵک ئەمڕۆ کردداری دەوێت و ڕێزار کاک مەسرور بارزانیش ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی دا و کردی بەڵام ئێستا سیقە زیاتر بووە دەنگەکانی پارتی زیادی کرد ئەمڕۆ خەڵک خوێندنەوەی هەیە چێ خزمەتی بکە چ لە ڕێگای حکوومەتەوە پێشکەشی خەڵک دەکرێت ئەم خەڵکە ئەم دەسەڵاتە هەڵدەبژێرێتن کە خزمەتیان دەکات دەستخۆشی زۆر گرم لە دەنگدەران دەکەم ئەوانەی دەنجیان بە پارتی دیموکراتی کوردستاندا و سپاسی هەموو ئەوانە دەکەم کە ماندی بوون بۆ سەرخستنی پارتی و سەرخستنی لیستی 275 کە توانیان بیکەن بە حزبی ملیۆن زیاتر ئەم دەبینین کە حزبی ملیۆنیە لەسەر ئاستی عراق و هەرێمی کوردستان ئەوە جێگای خۆشحاڵیە پارتی دیموکراتی کوردستان ئێستا بوویتە جێگای سیقەی خەڵکی کوردستان بۆیە متمانەیان بە پارتیدا کە دەبینن پارتی خاوەنی جێبەجێکردنی بەڵێنەکانە بە تایبەتی لە حکومڕانی و لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەم دوایانش کە ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین پرۆژە یان بەردی بناغی دانا یان کردیەوە یان بەڵێنی داجارێکی تریش هەموو ئەو پرۆژانە بخاتە خزمەتی خەڵکی کوردستان ئەکید ئەوەش خەڵکی کوردستان ئەمە دەبینیتن کە پارتی خزمەتیان دەکاتن و پرۆژەکان جێبەجێ دەکاتن بە تایبەتی پرۆژە استراتیزیەکان ئەو پرۆژانەی کە کوردستان بەدەستی دەناڵاند هاوڵاتیان پێویستیان پێبوو حکوومەتی هەرێمی کوردستان توانی جێبەجێ بکە ئەمە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکانە کە خەڵک ئەم جارە متمانەی بە پارتیدا و دەنجی بە پارتیدا بۆیە هەر لەم کەناڵا خۆشەویستێ بەڕێستان ئێمە لە کاروانی خەباتی ئاوەدانی بەردەوام دەبین و لە حکومڕانیدا بەردەوام دەبین و ئەکیت لە کابینەی دادێش خزمەتی زیاتریان پێشکەش دەکەن خەڵک ئەمڕۆ کردداری دەوێت و ڕێزار کاک مەسرور بارزانیش ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی دا و کردی کە بینیمان کە پرۆژەکانی دەکردەوە ئەو پرۆژانەی کە دەیخستە خزمەتی هاوڵاتیان و خۆشگوزەرانی و ئاوەدانی خەڵکەکە سیقەی زۆر زیاتر بوو پێشترش سیقام بە پارتی بوو بەڵام ئێستا سیقە زیاتر بووە دەنگەکانی پارتی زیادی کرد ئەمڕۆ خەڵک خوێندنەوەی هەیە چێ خزمەتی بکە ئەو زیاتر دەنگ دەینیتن تەمەشا دەکەین کە پارتی لە هەموو هەڵبژارنەکان دەنجی زیاد کردیە بەڵام ئەو جارە زۆر زیادی کردیە لەبەرەوەی زۆریان بینی کە خزمەتی و خەڵکەی کردی لەسەر تاسەری دنیا وایە هەر هەڵبژارنەک دەکرێت بۆ دەوڵەتانی ئەوروپیش ببینن چ لە ڕێگای حکوومەتەوە پێشکەشی خەڵک دەکرێت ئەم خەڵکە ئەم دەسەڵاتە هەڵدەبژێرێتن کە خزمەتیان دەکات پارتی دیموکراتی کوردستانیش کە هێزی براوە یەک بووە و لە کابینە ڕئیس وزەرا واتە سەرۆکی وەزیران جەنابی کاک مەسرور بووە کە جێکری سەرۆکی حزب بووە ئەم خزمەتەی لە ڕێگای حکوومەتەوە پێشکەشی ئەم خەڵکە کردێ بۆی ئەو خەڵکە متمانەی بە حکوومەت و بە پارتی هەیە بۆیە دەنگەکانی لە هەڵکشاندایە حکوومەت نەوەستا لە کارە باشەکان سەرەڕای ئەوەش کە بینیمان کۆسپ و تەگەرە و ئاڵنگاری زۆری هاتە پێش لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووری هەتا کۆڕۆنەش ینی بەڵام کە بینیمان بەو دوایە ینی قەرەبۆی هەموو ئەو وەختانەشی کردەوە بە سەریعی ئەو خزمەتانەی پێشکەش کرد واتە کاروانی ئاوەدانی و خۆشگوزەرانی و جێبەجێکردنی پرۆژەکان نەوەستا کە نەوەستا ئەم متمانەی لای خەڵک دروست بوو کە ئەم حکوومەتەوە ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت خاوەنی کردار و بەڵێنەکانی خۆی بوو بۆ خزمەتکردنی کوردستان بە بێفەرق و جیاوازیش گرنگترین کارەکتەر بوو بۆ ئەوەی کە خزمەتی خەڵک بکەوە خەڵکیش پاداشتی پارتەکەی بداتەوە